دوای کەمتر لە 50 ڕۆژ ئەمە جاری سێمە زیان بەر دوکاندارەکانی نێو بازاری لەنگەی هەولێر کەوت. دووجار ئاگر و جارێک لافاو. بەرەبەیانی ئەمڕۆ لە دوو قۆڵەوە ئاگر لە بازارەکە کەوتەوە و بە گوێرەی وتەی بەرگری شارستانی هەولێر زیاتر لە 50 دوکان بوون بە خۆڵەمێش بێ ئەوەی هۆکاری ئاگرەکە دیاری بکرێت. بەرگری شارستانی لە ڕێگەی 17 تیمەوە لە ماوەی کاتژمێرێک و 20 خولەک ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کرد و دەستیان بە لێکۆڵینەوە کرد، چونکە بەشێک لە دوکاندارەکان گومانیان لە دروستبوونی ئاگرەکە هەیە و دەڵێن ناکرێت لە ماوەیەکی کەمدا ئاگر زیانی گەورە لە دوکاندارەکان بدات. کاتمێرە ئاگرێک شتاوە ساو لێرانە کەلچینەوە بێ ژۆرێکی ئەوە نەبوو کە ئەو لای گیرا بوو ئەو لای گیرا بوو ئەو لایش گیرا بوو مانە لەو لایش ڕێیان پێ نەدەی کە بێ ژۆرێ هیچ لە ناکەو ئاگر هەستا و کۆنتڕۆل نەکرا. مانێسە لەو مانگەی لافاو هات بای نزیکەی 35 وەرەقەیەش لێ خەسار کردم، ئەو جارە هات بای 2 دەفتەر خەساری لێ کردم. چ دەکەی خۆ ئەوەش ئیلاهیە، هەندێک شتێ ئیلاهیە بەس هەندێک شتێ ئیلاهی نییە برا. بە ماوەی 50 ڕۆژی سێ عالەت ڕوویدایە، سووتان، لافاو، دیسان سووتان، یعنی ئەمە 3 جار زەرمەند بووین ئەمە. لە هەر 3 جاران ئەمە هیچ قەرەبووکمان وەرنەگرتیە بەڕاستی. لای پەیوەنددار ڕاستە هاتنی ئێستا ناویان نووسینە و لۆ قەرەبووی بەس ئەمن بەڕاستی زەحمەتە. بە پێی و ئامارەی کە لە لای شارەوانی هەولێر تۆمار کراوە، کۆی گشتی دوکانەکانی نێو بازاری لەنگە بریتین لە 2300 دوکان و بە پێشبینی شارەوانی لە ئاگری پێشووتر لە 120 دوکانەکان سوتاون. دوکاندارەکان باس لەوە دەکەن چی دیکە ناتوانن کار و کەسابەت بکەن، چونکە نازانن چ کات و ساتێک یان بە لافاو یاخود بە ئاگر دەسمایەکانیان لەدەست دەدەن. عبود دقبوا على سكان تقيان قد خوا خينا مش خركه بهانا وهات هاتين كهاتني اقرا كل كنترول درتسبون اقرا كل كنترول درتسو مش بطانيش كان زونا فرع علاج انا ببرتو بركيت كا اقرا كا دواش تنتر كان خوا خير ابن ساعه كبيدا كدو اقرا كان نيج زياده بروز زعما عادي قشاتن. بەرگری شارستانی هەولێر هێشتا دوا راپۆرتی یەکەم ئاگری ئەمساڵ کە لە 27 مانگی 2024 ڕوویدا ئاراستەی حکوومەت نەکردووە، کەچی ئاگرکەوتنەوەیکی دیکەی هاتە سەر و بە بڕای وتەبێژی بەرگری شارستانی بێت یەکێک لە هۆکارەکان دوکاندارەکان خۆیانن، چونکە پێداویستەکانیان دەهێنە پێش دەرگای دوکانەکانیان، ئەوەش هۆکارێکە بۆ دروستبوونی ئاگر. کاتژمێر 6:43 دەقە و ڕووداوەکە دروست بووە. دوجار ئێمە تیمەکمان هاتنی کردەوە بە پێی مەرەخەسکردنی تیمەکەمان بە پێوەی کە خۆیان کاریان لەسەوە کردو ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردو گەڕانەوەی تیمەکەمان. دوای کاتژمێرێک و 4 خولەک واتە 7:47 دەقە و دیسانەوە پەیوەندی گیرا بە ژووری کۆنتڕۆڵ کە ئاگرەکە بوونی هەیە لەم جێگایە و دیسانەوە ئێمە 3 تیممان هاتووە، دوجار کردمان تا 17 تیم. هۆکارەکان زۆرن، هۆکارەکان نەبوونی دڵنیایی لەم جێگایاندا و ئەم هۆکارانەی لە پشتی منەوەی بینن، ئەم بابەتی پەردە و شێوازی سوتەمەنی و هێنانە دەرەوەی کاڵا و کەرەسە و پێتاکەکان خۆی لە خۆیدا ئەوەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە زیانێکی زیاتر و زۆرتر بەدی بکرێت. حکوومەتی هەرێم دوای کەوتنەوەی ئاگری مانگی 2 بەڵێنیدا بە قەرەبووکردنەوەی دوکاندارەکان، بەڵام تا ئێستا هیچ قەرەبوویەک دابین نەکراوە و ڕوون نییە حکوومەت کە خۆی لە قەیرانی داراییدایە چۆن دەتوانێت قەرەبووی ئەم هەموو زیانە بکاتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.